دکتۆر سەنگەر خۆشاتەوە بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا. زۆر کەڵێران و چاودێران لە نیوانیان خۆتان پێشبینی ئەوە دەکەن کە پاش کۆرۆنا جیهان گۆڕانی بەسەردادیێت. ئاخۆ بۆ ئەو جۆرە پێشبینیە و ئەو جۆرە گۆڕانکاری ئایا گۆڕانکاری ئەرینیە یا نەرینیە؟ سەرەتا بە سڵاو بۆی وەروەها بۆ بینەران و گوێگرانی دەنگی ئەمریکا بە دڵنیاییەوە کۆرۆنا هاوشێوەی ئەو قەیرانە ئابووری سیاسیانەی کە لە ماوەی ڕابردوودا بەسەر جیهاندا کاریگەری گەورەی لەسەر جیهان داناوە بە هەمان شێوە کۆرۆناش کاریگەری گەورە لەسەر جیهاندا دەنێت چکە بیرمان نەچێت لە کاتێک داشکانێک گەورەکەی ئابووری جیهان لە ساڵی 1928 دواتر گۆڕانکاری گەورە لە جیهاندا و بەتایبەتی لە ئەوروپا ڕوویدا و هۆجارێکی کە نازیەت هاتەوە سەر دەسەڵات و جەنگی جیهانی دووەمی لێکەوتەوە بامان شێوە لە کاتی قەیرانەکەی ساڵی 1970 بۆ 89 بە هەمان شێوە کەوتنی یەکێتی سۆڤێتی لێکەوتەوە و لە ساڵی 2008 بە هەمان شێوە لە کاتی ئابووری جیهاندا بە هەمان شێوە ینی بەهاری عەرەبی بە دوای خۆی داهێنا بۆیە بە هەمان شێوە کۆرۆناش گۆڕانکاری گەورە لەسەر ئاستی ئابووری و لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی ینی خوێندنەوە جیهانیەکان و پەیوەندێنی و دەوڵەتەکان دروست دەکات چونکە ئەگەر قەیرانەکانی ڕابردوو بەتەنها کەرتی ئابووری گرت بێتەوە ئەوە کۆرۆنا کەرتی ئابووری و کەرتی سیاسی و کەرتی ئەمنی و گەشتیاری و ینی تەواوی سێکتەرەکانی جیهانی گرتووەتەوە تەنانەت کاریگەری لەسەر لایەنی دەرونی مرۆڤیش کردووە بۆیە جیهانی دوای کۆرۆنا وەکو جیهانی پێش کۆرۆنا من نابێت لەسەر پرسی ئەمریکاش کە بەلای ئێمەی کردووە بە بەلای زۆرینەی جیهانەوە گرنگە بە دڵنیاییەوە سیاسەتی ئەمریکا لە دوای کۆرۆنا گۆڕانکاری گەورەی بەسەردادێت وتم زانم سیستمی جیهانی چی یەکێتی ئەوروپا نەتەوەی گرتوەکان نیولیبرالیزم چین رووسیا چیان بەسەردیە ئایندەیان چییە؟ ئەو سیستەمەی لە دوای ینی لە دوای چێتی سۆڤێت و کۆتایی هاتنی جەنگی ساردی نێوان سۆڤێت و ئەمریکاوە دروست بوو کە پێوترێت نیولیبرالیزم وای کرد ئەمریکا دەست بەسەر تەواوی جیهاندا بگرێت لە ڕووی ئابووری و لە ڕووی هەیمەنە و لە ڕووی سیاسەتەوە لە ئێستادا ئەو نیولیبرالیزمە کۆرۆنا ئەوەی ئاشکرا کرد کە نیولیبرالیزم کێشەی گەورەی هەیە بە تایبەتی لە ئەوروپا و ئەمریکا چونکە من نیولیبرالیزم وای کرد ڕۆڵی حکوومەت لە ژیانی گشتیدا نەمێنێت واتە کەرتی تەندروستی کەرتی ئەمنی تەواوی کەرتەکانی حکومڕانی کەوتووەتە بەدەست کەرتی تایبەت بۆیە لە کاتی قەیرانی جیوادا کەرتی تایبەت کەرتی قازانجویستە لە پێش ئەخلاقەوە بە پێچەوانەی کەرتی گشتیەوە کە هەمیشە ئەخلاق لە پێش قازانجەوە بتاندێت ئەمەش وای کە و قەیرانە گەورەی لێ بکەوێتەوە بۆیە بە دڵنیاییەوە نیولیبرالیزم و سیستەمی جیهانی جارێکی کە پێویستی بە پێداچوونەوەیە و لەسەر یەکێتی ئەوروپا بە دڵنیایی و یەکێتی ئەوروپا کێشەیەکی گەورەی لە داهاتوە بۆ دروستە بێت چونکە بیرمانن نەچێت خەڵکی وڵاتانی ئەوروپا بە تایبەتی وڵاتانی کە زیانیان پێگەشتووە بە تایبەتی ئیتالیا و ئیسپانیا ینی خەڵکنی گەرانیکی زۆری لە یەکێتی ئەوروپا هەیە بەبێ بڕێککەوتنی یەکێتی ئەوروپا ئەگەر بێت و هەر وڵاتێک کاتێک داوای هاوکاری لە وڵاتێکی تر دەکات پێویستە هەموو وڵاتانی ئەندامی یەکێتێکە بەهانای ئەو وڵاتانەوە بچن بەڵام هەرچەندە ئیتالیا داوای هاوکاری کرد بەڵام هیچ وڵاتێک بەدەمیەوە نەچوو قەیرانە ڕوویاک کە بینیمان بەڵام و کوێت یەکێتی ئەوروپا هەڵۆشێتەوە بە دڵنیاییەوە یەکێتی ئەوروپا هێشتا زووە بەباز لەوە بکرێت کە یەکێتی ئەوروپا هەڵبۆشێتەوە بەڵام چوارچێوە و ئەو ڕێکەوتنانەی لە ناو یەکێتێکەدا هەبووە بە دڵنیاییەوە چاو پێداخشانەوەی پێدا ئەکرێتەوە بە هەروەها مەمەترسی جارێکی کە بەهێزبوونەوەی باڵی ڕاستڕە و هێزە ڕاستڕەوەکانی ناو یەکێتی ئەوروپا ئەگەرێکی بەهێزە ئەمە ژوا دەکات ینی ئەو بتەوی و بەهێزی لە پێش کۆرۆناوە بوو لە دوای کۆرۆنا بامان شێوە نەبێت. بەس دکتۆر چی پێشبینی دەکرێت سەبارەت بە ڕۆڵی ئەمریکا لە ئایندەدا پاش کۆرۆنا و هەروەها بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کاریگەری لەسەر پەیوەندیەکانی کورد لەگەڵ ئەمریکا و جیهاندا؟
ئەمریکا لە ماوەی ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی منە ناوەڕاست استراتیژی خۆی لەسەر سێ بنەما داڕشتووە. بنەمای یەکەمیان بریتی بووە لە نەوت و ئاسایشی وزە، بنەمای دووەم بریتی بووە لە شەڕی دژی تیرۆر، بنەمای سێم بریتی بووە لە پاراستی ئاسایشی ئیسرائیل. لە ئێستادا ئەمریکا پێویستی بە نەوتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەماوە، چونکە بۆ خۆی ڕۆژانە 12.7 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم دەدەێنێت کە ئەمە بەشی پێداویستی ناوخۆ دەکات وە لە ڕووی شەڕی تیرۆریشەوە. بە هەمان شێوە ئەمریکا لە ئێستادا جارێکی کەم ناوێت بە تەنیا خۆی شەڕی تیرۆر بکات لە بەبەردا وڵاتانی دیکە بە تایبەتی ڕووسیا و چین بەرهەمی ئەو سەقامگیری کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە بچنەوە بۆ خۆیان وە دەست بەسەر ئابووری ناو چەکەدا بگرن. وە لە ڕووی ئیسرائیلیشەوە ئیسرائیل لە ئێستادا لە ڕووی سەربازی وە لە ڕووی ئابووری و وڵاتێکی بەهێزە تەنها پێویستی بە هاوکاریکی دووری ئەمریکایە. بۆیە ئەمریکا لە ئێستادا لە بڕی ئەوەی خۆی سەرقاڵ بکات بە کێشە لاوەکیەکانەوە دەیەوێت کێشەکە لە سەرچاوەکەەوە بنبڕ بکات کە سینە، چونکە لە داهاتوودا لە دوای کۆرۆنا ئەمریکا ئاراستەی هێزی خۆی و ململانەکانی خۆی بە ئاراستەی چینە گۆڕێت، چونکە بیرمانە نەچێت گەشەی ئابووری چین لە پێش کۆرۆناوە لە 100 بوو لە بەرامبەردا گەشەی ئابووری چین لە 102 بوو وە کۆی یانی قەبارەی ئابووری ئەمریکا لە پێش کۆرۆنا نزیکەی 21 تریلیۆن دلار بوو، بەڵام ئابووری چین 4 تریلیۆن دلار بوو کە ئەمەش وایە کرد لە ساڵی 2030دا ئابووری چین و ئابووری هندستان پێش ئابووری ئەمریکا بکەون. بۆیە ئەمریکا لە ئێستادا ئەوێت چەقی ململانەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕێت بە ئاراستەی چیندا، کامەش لەسەر سێ ئاراستە زۆر گرنگە. ئاراستەی یەکەمیان ئەوەیە بۆ خودی دۆناڵد ترامپ کە هەڵبژاردننی لە پێشەوە دەیەوێت ململانەکانی لەگەڵ چیندا بکات بە چەکێکی بەهێز لە هەمان کاتا بۆ خۆ دەربازکردن لە قەیرانی کۆرۆناوە. لەسەر ئاستی کۆنگرێسی ئەمریکاوە ناوەندی بڕیاری ئەمریکاکە کە ئەمە زۆر گرنگە، ئەمریکا دەیەوێت چین لە ڕووی ئابووریەوە تێبشکێنێ و بەسەر چیندا سەر بکەوێت و باشترین دەرفەتیش بۆ ئەم جەنگە کۆرۆنایە هەرچەندە ئێستا بە باز لەوە دەکرێت جیهان بکاتەوە. دکتۆر سەنگەر سەیدقادر لێکۆڵەر لە لێکۆڵێنەوەکانی ئیمارات و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو لێکۆڵێنەوەی یاسایی و استراتیژیەکان و هەروەها پرۆفسۆری یاریدەر لە زانکۆی ئەمریکا لە قاهرە. زۆر سپاس.